نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في الدار. إيمان داراني خوشويست، أو كوملغايك بيغمري خواه صلى الله عليه وسلم تيايا أجياء واتا پیش بيغمرایەتی کۆمەڵگایەکی تا بڵی لەلایەن عەقیدەییەوە دوورکەوتوبوونەوە لە بیرۆباوەڕی یەکخواناسی و تەوحید، لەلایەنی ئەخلاقیشەوە زۆر عادات و ئەخلاقی ناشرین لە ناویانە بڵاو بوویەوە، لایەنی کۆمەڵایەتیش هەروەها، لەلایەنی زۆر لەلایەنەکانی ژیان ئەوان لایەندا بوو لە ڕێگا ڕاستەکە. بەڵام لەگەڵ ئەوەشا هەندێک خەڵک هەبوون لە زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم، تەنانەت لە مەککەشا خەڵکانێک هەبوون موحید بوون، یعنی غەیری خوایان نەئەپەرست، شەریکیان بۆ قرار نەئەدا، و خەڵکی ئەخلاق جوانیش هەبوو، خەڵک هەبوو لەلایەنی کەڕەمەوە، لەلایەنی بەخشیندەییەوە لە لووتکەیا بوو، لەلایەنی لێبوردەییەوە خەڵکانێک هەبوون زۆر چاک بوون، لەلایەنی سەرخستنی مەزلومانەوە خەڵکانێک هەبوون چاک بوون، بەگرە تیرەی وا هەبوو سەرخەری مەزلومان بوون. بەڵام بەگشتی کۆمەلگاکە کۆمەلگایەکی جاهلی و نەفامی بوو. رسول الله صلى الله عليه وسلم پێش پێغەمبەرایەتیش خوای تەعالا بە شێوەیەک خوڵقاندبووی، لەلایەنی عەقیدەییەوە شەریکی بۆ خوا قرار نەداوە هەرگیز، لەلایەنی ئەخلاقیەوە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم قیمەی ئەخلاق جوانی تیا بووە. ئەخلاق بەرامبەر بە دراوسێ، بەرامبەر بە فەقیر و هەژاران، بەرامبەر بە مەزلومان لە لووتکەیا بووە، زۆر ڕاستگۆ بووە، زۆر دەستپاک بووە. ئەو ئەخلاقە ناشرینانە، ئەو عاداتە ناشرینانە کە لەناو ئەوانە هەبووە، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تیایە نەبوو. لە گەنجێتیە هەندێک لە عەشرەتەکانی عەرەب کۆبوونەوە حلفێکیان دروست کرد، هاوپەیمانیەکیان دروست کرد، ناویان نا حلفی فضول، بۆ سەرخستنی مەزلومان. عەشرەتەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم تیایە بەشدار بوو، و پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم لە گەنجێتیە بەشدار بوو تیایە، و لە کاتی پێغەمبەرایەتیشە ئەیفەرموو ئەگەر جارێکی تر هاوپەیمانیەک دروست ببێ بەو شێوازە کە مەزلومانی تیا سەر بخرێ و مافی مەزلومان بەدەست بهێنرێتەوە دش بە زاڵمان، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموو ئێستەش من تایە بەشدارم. خەڵکی مەکە عادەت وا بوو ئەو کاتە بەڕووتی بە دەوری کەعبەیان سووڕیان نەخوارد، یعنی تەوافیان بەڕووتی بوو، هەر ڕووت و قوت. لە کاتێکا کە خەریک بوو خەڵکی مەکە بینای کەعبەیان ئەکردەوە، وەکو لە وتاری پێشوە باسمان کرد، ئەڵێ لەگەڵ عەباس ئیماممە منیش بەردم ڕائەکێشا بۆ بینای کەعبە، ئەڵێ هەندێک سەرشانم ڕووکا بوو، زامدار بوو بەهۆیەوە بەردەکەم لە سەریدانە. عەباسی مامە وتی ئەی باشە محەممەد بۆچی پشتە ماڵەکەت ناکەیتەوە ئیزارێک کە ئەو کاتە خەڵک هەر ئەوە لیباسیان بووە،
لە ناوک و هەتا ئەژنۆ پشتەماڵێکیان بووە هەر ئەوە بووە بۆ ئەوە ناکەیتەوە بیدەیتە سەرشان تا کاتێ بەردەکا خێتە سەر بۆ سەری بۆ ئەوەی زامداری نەکا سەرشانت زامدار نەکە ئەڵێ منیش پشتەماڵەکەم کردەوە سبحان الله بێهۆش کەوت کاتی هاتمە هۆشی خۆمە هەر ئەموت پشتەماڵەکەم بۆ چاک یعنی خوا نەیویستوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڕووتیش ببینرێ کە لەو کاتە حاڵەتێکی طەبیعی بووە بە تایبەت لە کەعبەیە لە 40 ساڵان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جبریلی بۆ لا دا ئەبەزێ ئەبێ بە پێغەمبەر لە تەمەنی 40 ساڵی دیارە یەکەم چەند ئاەتێک کە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دا ئەبەزێ سوورەتی علق بێ کە خوای تعالی ئەفەرمێ اقرأ باسم ربك الذي خلق الإنسان من علق اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم أما يكم چەند ئاەتێک ئەبێ 5 ئاەتە یەکەم ئاەتێ لێ کە دا ئەبەزێت سەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە قورئان ئەمە ئەبێ یەکەم کەسێک کە ئیمانی پێ ئەهێنێت کەوا بۆتە پێغەمبەر خەدیجەی خێزانێ بێ لە ژنان و لە پیاوانیش ئەبوو بەکری سدیق لە مێرد مناڵەکان عەلی کوڕی ئەبی تاڵب کە ئەو کاتە تەمەنی 10 ساڵان ئەبێ و هەروەها لە مەوالی و لە عەبید زەیدی کوڕی حارثە و بیلالی کوڕی ئەبی ڕەباح ئەمانە یەکەم کەسێکە بن کە ئیمانیان بە پێغەمبەر هێنا صلی الله عليه وسلم ماوەیەک وحی لە پێغەمبەری خوا دواکەوێ هەتا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر بێتاقەتە بێ وا ئەزانێ خوای تعالی وازی لێ هێناوە پاشان دووبارە وحی بۆ دێتەوە و ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە کاتێکا کە من ڕێم ئەکرد لە ئاسمان جبریل خۆی پێ پیشاندام بەری خۆری گرتبوو کە هەموو ئاسمانگی گرتبوو ئەوە وێنە حەقیقیەکەی جبریل عليه السلام کە دوو جار پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەو شێوە بینوێتی ئەفەرمێ پێی وتم ئەی محەممەد من جبریلم وحیم هێناوە لەلایەنی خواوە بۆ تۆ ئەفەرمێ منیش زۆر ترسام گەڕامەوە گشتیانم ئەلەرزی هاتمەوە بۆ ماڵ بوتم دام پۆشن خوای تعالی ئەم ئاەتانەی دابەزاندە سەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یا ئەیها المدثر قم فأنذر حتى والرجز فهجر يعني ئیتر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمری پێکرا کە ئاینەکەی خوا بگەێنێ قم فأنذر لەو ڕۆژەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەستی کرد بە بانگەوازکردن بۆ دینی خوا ژمارەیان بوون بە 30 کەسێک لە ژنان و لە پیاوان ئیتر خوای تعالی فەرمانی کرد کە بە ئاشکرا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دینەکە بگەێنێتە قەومەکەی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم چووە سەر تەپۆڵکەی سەفا لەوێ بانگی هەموو تیرە و عەشرەتەکانی قوڕەیشی کرد دانە دانە ئیتر ئەوەی پێی کراهات ئەوەشی پێی نەکرا یەکێکی لە جیاتی خۆی نار هەمویان هاتن لە بەردەمی کێوی سەفا کۆبوونەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی خەڵکینە قەومینە ئەگەر من ئێستا پێتان بڵێم لە پشتی ئەم کێوەوە جێش و سوپایەک خۆی ئامادە کردووە بدا بەسەرتانە ئێوە باوەڕم پێکەن وتیان ئێمە هەرگیز درۆمان لە تۆ نەبینیوە یعنی باوەڕت پێکەین پاش هەندێک تەئکیدات لەسەر ئەم مەبەستە ئەمجا پێغەمبەر فەرمووی دەی دڵنیابن کە من خوای تعالی کردومی بە پێغەمبەر وحیم بۆ هاتووە لەلایەن خواوە کەوا شەریک بۆ خوا قرار نەدەن و هەندێک لە ئاەتەکانی قورئانی بۆ خوێندنەوە ئەوە بوو یەکەم کەسێک کە لێی هەڵسایەوە مامی خۆی بوو ئەبوو لەهەب وتی تەبەن لەکە یعنی دەستت بشکێ تۆ ئەم هەموو هەرایە ئێمەت بۆ ئەمە کۆ کردەوە و دەستی کرد بە قسەکردن بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوای تعالیش ئەم ئاەتانەی دابەزاندە خوارەوە تبت يدا أبي لهب وتب ما أغنى عنه ماله وما كسب سيصلى نارا ذات لهب وامرأته حمالة الحطب في جيدها حبل من مسد
لەو ڕۆژەوە ئیتر دژایەتیکردن دروست بوو لەلایەنی دەوڵەمەند و خاوەن مەسلحەت و بەرژەوەندیەکان بەرامبەر بە پێغەمبەر و مسلمانان لە سەرەتاوە بە زمان دوای ئەوە گەشتە ئازاردان بەدەست حتا گەشتە ئەوەی کەوا هەندێک لە ئەسحابەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کوژران لەژێر ئەشکەنجە و ئازارە بەڵام سەبرێکی زۆر زۆریان گرت پێغەمبەری خوا و ئەسحابەکانی سەبرێکی زۆر زۆریان گرت لەسەر ئەو ناڕەحەتیانەی کە تووشیان ئەبوو لەبەر خاتری خوای پەروەردگار لەژێر ئەشکەنجە و ئازارە شەهید ئەکران ئەوان پەشیمان نەئەبوونەوە لە دینەکەیان کاتێک کە کافرەکانی مەککە دەسڵاتدارانی مەککە ئەمەیان بینی هەوڵیان دا مفەوەزات لەگەڵ پێغەمبەرا بکەن صلی الله عليه وسلم ئەبوو تاالب ئیمامیان نارد بۆ لای کەوا پێی بڵێ چی ئەوێ بۆی ئەەکەین ئەگەر محەممەد کێشەی دەسڵاتە پلەپایەیە ئەیکەین بە پاشای گشتمان ئەیکەین بە پاشای مەککە ئەگەر کێشەی محەممەد پارەیە ئەیکەین بە دەوڵەمەندترین کەسمان ئەگەر ژنی ئەوێ ژنی پێدەین چی ئەوێ بۆی ئەەکەین بەس باواز بێنێ و گوێن بە خواکانمان نەدا ئەوان ئەو بتانیان ناو نابوو خوا پێغەمبەری خوش صلی الله عليه وسلم بە ئەبوو تاالبی مامەی وت مامە گیان واللهی ئەگەر ئەو خۆرە بێنن لە لای ڕاستمەوە داینن مانگیش بێنن لە لای چەپمەوە داینن بۆ ئەوەی واز بێنم لەم پەیامی خوای پەروەردگارە واللهی وازی لێ نایەنم یان ئەیگەێنم و ئەگا بە ئامانجی خۆی یا لە پێناویە ئەمرم ئیتر کافرەکان بێ ئومێد بوون بە هەموو شێوازێک ئازاری پێغەمبەر و ئەسحابەکانیاندا هەتا بڕیاریاندا محاصەڕیان بکەن لە دۆڵی ئەبی تاالبەش هەر کەسێکیش پشتگیریان لێ بکە لەوێ محاصەرەی بکەن نێلن خواردنیان بۆ بڕوا نێلن خواردنەوەیان بۆ بڕوا ژن و ژونخوازیان لەگەڵا نەکەن هەر کەسێک بکەوێ لەگەڵ محەممەد و هاوڕێکانیە لەو دۆڵەیە محاصەرەیەکەن ئەو محاصەرەیە ناڕەحەتترین حاڵەت بوو بەسەر پێغەمبەر و ئەسحابەکانی هات زۆر ناخۆش بوو تقریبا نزیکەی 2 ساڵ تا 3 ساڵی خایان ئیتر گەشتە حەدێکەوە مسلمانان ئەگەڕان زەویەکەیان هەڵەکەن ئەگەر پێستەیەک ئەگەر شتێک هەبوایە لەژێر زەویە بیان خواردایە ئەوە زۆر ناڕەحەت بوو لەسەر پێغەمبەر و ئەسحابەکانی لەوێ طبعا هەر پێغەمبەر و ئەسحابەکانی نەبوون بەڵکو کۆمەڵە خەڵکێکیش کەوتن لەگەڵیانە لە کافرەکان بە تایبەت تیرە و بنەماڵەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لایەنی عەشرەتایەتی لایەنی خزمایەتی هاوکاریان کردن و ئامادە بوون لەگەڵ ئەوانە تیا بچن دوای ئەوە هەندێک لە پیاوە عاقڵەکانی قوڕەیش بڕیاریاندا کە ئەو محاصەرە لەسەر مسلمانان و ئەو خەڵکەی لەگەڵیانایە لای بن و محاصەرەکە لاچوو گەمارۆدانەکە لاچوو ئەو ئیسفادانەی کە ئێمە ئەیکەین لەم بەسەر هاتانە خۆشەویستەکانم یەکەم ئەبێ بزانین کە خوای تەعالا پێغەمبەرەکان هەڵەبژێرێ وەکو خۆی ئەفەرمێ الله أعلم حيث يجعل الرسالته سورة أنعام آياتي 124 خوای تعالی خوی ئەزانێ کێ ئەکا بە پێغەمبەر و پێغەمبەر و پەیامی خۆی ئەدا بە کێ پێغەمبەرایەتی و پەیامی خۆی خوای تعالی ئەیدا بە کێ ئەو کەسەی کە خوا هەڵێ بژێری ئەیکا بە پێغەمبەر خۆی دروستیەکە هەر لە مناڵیەوە پەروەردەی ئەکا ڕاستە وەکو مرۆڤ ئەژێن هەر مرۆڤن بەڵام ئەخلاق و ڕەوشت و هەڵس و گەوتیان لەلایەن خوای پەروەردگارۆ تیا دروست ئەکرێ وەکو خوای تعالی بە پێغەمبەر موسا ئەفەرمێ ولتصنع على عيني سورة طه آياتي 39 واصطنعتك لنفسي يعني خوای تعالی خوی پێغەمبەر موسای دروست کردووە بەبەر چاوی خۆیەوە پێی گەیاندووە هەروەها هەموو پێغەمبەرانی تر سەڵات و سەلامی خوایان لێبێ لەگەڵ پێغەمبەری خۆمانە خوای تعالی محەممەد صلی الله عليه وسلم لەسەر جوانترین ئەخلاق پێگەیاند وەکو خۆی ئەفەرمێ وإنك لعلى خلق عظيم وأيكا بسر مشق بو همو خلقي ولكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر يعني تو أقر بتبه جوانترين لوتكترين أخلاقت هبه شوێنی پێغەمبەر بکەوە ئەو بکە بەرسەر مەشقی خۆت لە لووتکەیە ئاژەی هیچ کەسێک نییە لەسەر ڕووی زەویە ئەوەنەی پێغەمبەر ڕەوشتی جوان بێ
ئەوەنەی پێغەمبەر مەزن بێ ئەوەنەی پێغەمبەر گەورە بێ هیچ کەسێک نییە وما أرسلناك إلا رحمة للعالمين خوای تعالی پێغەمبەری ناردووە تاوەکو بەزەیی و ڕەحمەت بێ بۆ هەموو جیهانیان نەک تەنها مرۆڤ بەڵکو بۆ جنۆکەش بەڵکو بۆ ئاژەڵ و حەیوانەکانیش بەڵکو بۆ دار و درەختەکانیش پێغەمبەر لە لووتکەیە بووە بۆیە خۆشەویستەکانم ئەبێ ئەمە ئێمە لە ناو دڵمانە جێگیر ببێ ئیتر هەر کەسێ لەم لاو لەولاوە قسەیەک دروستەکە یا شتێک دروستەکە ئەوە تەنها خۆ خەڵەتاندنە بۆ یان ڕاکردنە لە حەقیقەت و لە ڕاستیەکان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوای تعالی کەویستی بیکا بە پێغەمبەر لە سەرەتایە هەندێک گۆشەگیری تیا دروست کرد بۆ ئەوەی بیر لە ئەحواڵی کۆمەلگاکەی بکاتەوە مجتەمەعەکەی بکاتەوە دائیمەن ئەو کەسانەی کە مصلحن چاکسازن ئەیانەوێت چاکسازی بکەن ئەبێت تۆزێ دوور بگرن تا حاڵی خەڵک بزانن ئەگەر تۆ بەردەوام لە ناو خەڵکابی خۆشەویستەکانم زۆر جار هەست ناکەی بە کەم و کورتی خەڵک تۆ دوور بکەوەرەوە لە دوورەوە تەماشای خەڵک بکە هەستەکەی نوقسانیەکانیان چییە هەستەکەی کەم و کورتەکانیان لەکوێیە جا ئەگەر بتەوێت تۆ خەڵک چاکەی ئەگەر تۆ تێکەڵ خەڵکی بەردەوام لەگەڵیانە بژەی لە هەموو شتەکانە ناتوانیت چاکیان کەیت چونکە ئەسڵەن عیبەکانیشیان هەست پێ ناکەی لەوەدا خۆتیش ئەو عیبانەتیان دروستە بێ بەڵام تۆزێ دوور بگرە و لە دوورەوە تەماشا بکە سەیرەکەی عیبەکانیان لەکوێیە ئەمجا ئەتوانی نزیک ببیتەوە چاکیان کەی دوای ئەوە هەم ئەبێت تۆزێکی تر دوور بکەویتەوە بۆیە لە هەفتەی پێشوە باسمان کرد لە ڕۆژانە یان لە هەفتانە یان لە مانگانە ئینسان تۆزێ گۆشەگیریت هەبێ تۆزێ گۆشەگیری تیابێ بۆ ئەوی بتوانێ عیب و نوقسانەکانی خەڵک بزانێ هەموو بانگەوازێکی غەریب نامۆ لە ناو خەڵکە تووشی مواجهە ئەبێ هەموو قسەیە کە ئەیکە قسەکەت نەبیسرابێ خەڵکێکم جا بە غەریبی تەماشایەکە لەوانەیە دژایەتیش بکەن لەوانەیە لێشت دەن لەوانەیە بتیش کوژت بەڵام نابێت تۆ مادام ئەو شتەی کە پێتە پەیامی حەقا نابێ بڕۆخی و نابێت تەسلیم ببی تۆ بەردەوام بە بەس خوا تەمەنت بدا لە ئەخیرا خەڵک یا خەڵکانێک باوەڕت پێەکەن بە تایبەت ئەگەر تۆ لەسەر حەق بی لەو لەقتەوە کە پێغەمبەری خوا فەرمووی بە مامی فەرمووی واللهی کاتێک قەومەکەی وتیان چی ئەوێ محەممەد پێدەین دەسڵات پاشایەتی پارە ژن هەرچی ئەوێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی واللهی ئەگەر خۆر بخەنە لای ڕاستم و مانگ بخەنە لای چەپم من واز ناهێنم لەم پەیامە ئەوە چی دەرەخات ئەوە دەرەخات کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەسەر حەق بووە لەسەر بیرۆباوەڕێکی حەق بووە مەبەستی تەنها گەیاندنی پەیامی خوا بووە بۆ ئەوە نەبووە پلەپایی دەستکەوێ بۆ ئەوە نەبووە ببێتە خاوەن پارە کاتێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بوو بە خاوەن دەسڵات و بوو بە خاوەن پارە خوای تعالی گەڕانیەوەی بۆ لای خۆی إذا جاء نصر الله والفتح ورأيت الناس يدخلون في دين الله أفواجا فسبح بحمد ربك واستغفر إنه كان توابا إمام عمر برسالي لصحابة كان كيف فرمي كي معنى أم سورة أزاني معنى أم آياتنا أزاني ابن عباس فرمي من أزانم فرمي كي معنى كي فرمي خواي تعالى أفرمي أي بيغمري خوا أو إتر دين تسركو خلق هاتنا أم دينوا تواو إتر بيامي تو قيشت إتر خوت حازرك بۆ گەڕانەوە بۆ لای خوای پەروەردگار پێغەمبەری خوا لە دوای ئەوەی کە ئیسلام گەیشت و خەڵکی جەزیرە ئیمانیان هێنا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ماوەیەکی کەم ژیا و حەجی کرد و پاشان گەڕاوە بۆ لای خوای پەروەردگار ئیتر هەر کەسێک مەسەن خەڵکانێک ئەڵێن کاکە پێغەمبەری خوا بۆ عەرەب چێتی کردی ئەنی هەتا لەناو عەرەبەکانیشا خەڵکانێک هەیە ئەڵێن پێغەمبەری خوا محەممەد هات بۆ ئەوەی یعنی عەرەب پێهین کات یعنی عەرەب سەر بخاو عرب لەو کاتە زەلیل بوو هات دەوڵەتێکی بۆ دروستکردن ئەو شتانە هەمووی درۆ دەلەسەیە خۆشەویستەکانم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەرگیز یەک ڕۆژشانازی بە عەرەب چێتی خۆیەوە نەکردووە هەر نییە هەر حەدیثێکیش باس ئەوە بکە بڕۆ تەماشایکە ضعیفە و هەڵبەسراوە نەک ضعیفە مەوضوعە درۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەرگیز شتی وای نەکردووە ئەوەشی کە لە قورئانە باسی عەرەب کرابێ تەنها چەند ئاەتێکە خوای تعالی ئەفەرمێ مەسەلەن ئێمە ئەم قورئانەمان دابەزاندۆ بە زمانی عەرەبی فەسیح ڕوون بۆ ئەوەی لێی تێبگەن کاتی ئەفەرمێت دامان بەزاندۆ بە زمانی عەرەبی
يعني مەسەلە زمانەکەیە، چونکە زمانی عەرەبی زمانێکی زۆر دەوڵەمەندە، زمانێکە زۆر ئەتوانی زۆرترین قسە بە کەمترین وشە بگەێنی. يعني وەصفی زمانەکە دراوەتەوە، نەک وەصفی قەومیەتەکە. ئەگینا قەومیەتچێتی جاهلیەتە خۆشەویستەکانم. ئەمە قسەیەکە ئەیکەم بەبێ پەردە، چونکە جاهلیەت و نەفامیە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خەڵکانێک هەبوون شانازیان بەو شتانەوە کردە، فەرموویەتی وازی لێبێنن بۆگەنە ئەوە. نابێ من لەبەرەوەی کوردم تعدا لە قەومەکانی تر بکەم، یا عەرەبە تعدا لە قەومەکانی تر بکە. ئەمە جاهلیەت و نەفامیە خۆشەویستەکانم. دەرسێکی تر کە ئێمە لەو مەرحەلە لەو قۆناغەی تەمەنی 40 ساڵی تا 50 ساڵی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەرئەگرین، ئەوەیە کە ئینسان بانگەوازەکەی ئەبێ لە کەسە نزیکەکانەوە دەستی پێ بکە. ئینسان نابێ کەسە نزیکەکانی خۆی ئیهمال بکە. قەوم مهمە خۆشەویستەکانم. کەسە نزیکەکان، دایک، باوک، ماڵ و مناڵی خۆت، خێزانەکەت، براکانت، ئەمجا تیرەکەت، ئەمجا عەشرەتەکەت، ئەمجا قەومەکەی خۆت. وأنذر عشيرتك الأقربين. خوای تعالی ئەوەی بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دابەزان لەو کاتە کە ئاگاداری عەشرەتە نزیکەکانی خۆت بکەرەوە. ئەوە بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چوە سەر کێوی سەفا و ئیسلامی پێ ڕاگەیاندن. تۆ لەسەرتە بیگەێنی، ئیتر ئەو گوێ ئەگرێ لێت یا گوێ ناگرێ لێت، ئەوە مەسئولیەتی تۆ نییە. نە مەسئولیەتی پێغەمبەرە، نە مەسئولیەتی تۆیە کە شوێنکەوتووی پێغەمبەری. ئەم کەلیمەیە زۆر گرنگە. کۆتایی بە وتارەکەش دێنم بەم کەلیمەیە. خۆشەویستەکانم، پێغەمبەرەکان و شوێنکەوتووی پێغەمبەرەکانیش لەسەریان بووە بەس دین بگەێنن، لەسەریان نەبووە بە زۆر بیخەنە ناو دڵ خەڵکو. خوای تعالی لە قورئانە بە پێغەمبەر ئەفەرمێ ئین عەلەیکە ئیلا البەلاغ، تۆ تەنها گەیاندنت لەسەرە، لەستە عەلەیهم بمسەیطر، تۆ مسەیطر نیت بەسەر دڵ خەڵکە ئیلا خەڵق ئەم قسانەی تۆ وەربگری. بەڵام ئەگەر نەیگەێنی گوناحبارە بی. پێغەمبەران گەیاندیان، حتا پێغەمبەری خوا ئاخر حەج مسلمانان فەرمووی مسلمانان، یعنی ئیسلامی کۆ کردەوە لە چەند وشەیەکە، فەرمووی ئەمە ئاوە، ئەمجا فەرمووی گەیاندم مسلمانان، وتویان گەیاندت. پێغەمبەری خوا زۆر دڵی خۆش بوو بە وشەیە، فەرمووی خوایە شاید بەها ئەوە تا خۆیان ئەڵێن گەیاندت، ئەوە گەیاندت. ئاوا هەر کەسێ بی فەرموایە گەیاندت، پێغەمبەری خوا ئیشارەتێک کردی، فەرمووی خوایە شاید بە، اللهم فەشهەد، ئەوە من گەیاندم. ئەوەی لەسەرمە گەیاندم، دوای خەڵک وەریەگرێ وەری ناگرێ کێشەی خۆیانە. تۆ گەیاندنت لەسەرە. ئێستش تۆ کە پەیامێکت پێیە، هەر کەسێ لێ ئەوە کە حەقێک ئەزانێ نابێ شەرم بکە، ئەبێ بیگەیەنێ. ئەگەر حەق بووی بیگەیەنە، خەڵک گوێی لێگرتی، ئەوە نیعمەتێکە. گویانیش نەگرد و شوێنی نەکەوتن، تۆ گەیاندتە و گوناحبار نابی ئیتر. ئەمە زۆر مهمە.